ڕۆژ بە ڕۆژ ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوونە. لە پارێزگای هەولێریش ڕۆژانە ژمارەیەکی زۆری توشبوون و گیانەدەستدان بە ڤایرۆسی کۆڕۆنا تۆمار دەکرێت. قایمقامی هەولێر بارودۆخی شارەکەی بە مەترسیدار وەسف دەکات، دەڵێت لە نەخۆشخانەکان شوێن نەماوە، هەر بۆیە داوا لە هاوڵاتیان دەکات پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. ژمارەی توشبووان زۆر زیادی کردووە. ئێمە ڕۆژانە ژمارەی پێوانەیی دەبینین کە تۆمار دەکرێت، ژمارەی مردووان زۆرە. نەخۆشخانەکان نەتوانم بڵێم ئەو نەخۆشخانە حکومیانەی هەیە لە هەولێر زۆربیان کە جێگا نەماوە، بە زەحمەت جێگا بەدەست دەکەویتن. بۆیە پێویستە هاوڵاتیان پابند من. ڕاستە قەدەغی هاتوچۆ ڕانەگەیەندراوە، بازاڕەکان دانەخرانەوە، هاتوچۆ لە نێوان شارەکان لە کوردستان ئاساییە، لەگەڵ عێراق ئاساییە، لەگەڵ وڵاتان ئاساییە، بەڵامەوە هەمووی لەبەر بارودۆخی داراییە، لەبەر بژێوی ژیانی هاوڵاتیانە. لەگەڵ زیادبوونی ئامارەکانی توشبوون و گیانەدەستدان بە ڤایرۆسی کۆڕۆنا، هۆشداری لایەنە پەیوەندیدارەکانیش لە مەترسی دۆخەکە بەردەوامە، بەڵام کەمترین هاوڵاتی پابەندن بە ڕێنمایە تەندروستیەکان. پێم باشە هیچیشی تێ ناچێ، پێم وایە هیچ ئازایەتیەکیش تێدا نیە دەمام نەبەستی، بەڵام ئەوە گوناحە، یعنی تۆ لەوانەیە نەخۆش نەبی بەس بگوازیەوە بۆ کەسێکی دیکە لە هیچ و خۆڕا ئەو کەسە تووشی ناهەمەتی و مردن و تووشی ئێش و ئازار دێت. ئەو هەدەنێ حدود قەپاتەوە قەپاتە لە بە کۆرۆنای وەڵا هەموو ڕێیەکەیە. کۆرۆنای دەچی لەولای پارە لێوە لەگەن هەم بەس پارە وەرگرتنەکەیە کا کۆرۆنا. تا ئێستا لە سنووری پارێزگای هەولێر 7524 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون، لەم ژمارەیەش 1302 کەس گیانیان لەدەستداوە. تا ئێستاش لە نەخۆشخانەکانی کۆڕۆنا لە شاری هەولێر دەیان نەخۆش دۆخی تەندروستیان ناچێگیرە. ڕەنجە ڕەحمان، کورچاد نیوز، هاولێر.